24 ساڵ لەمەوبەر کورد لە هەرێمی کوردستانی عراق ڕاپەڕی و حکوومەتی عراقیش دامودەستگاکانی خۆی لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک کشاندەوە. بەرەی کوردستانیش لە ماوەی ساڵێکدا هەڵبژاردننی پەرلەمانیان بۆ یەکەم جار لە مێژووی هەرێمدا ئەنجامدا بە هیوای ببێتە یەکەمین دامەزراوەی شەرعی لە هەرێمی کوردستاندا. بەڵام دوای چارەکە سەدەیەک لەو مێژووە بە پێی قسەی بەشێک لە چاودێران دامەزراوەکانی هەرێمی کوردستان تەنها کارتۆنین و دەسەڵات و قسەی تاکە کەس لە نێو دامەزراوەکان و پارتە سیاسەکاندا ڕۆڵی یەکلاکەرەوە و سەرەکی دەبینێت. لەگەڵ دەرچوونی یەکەم ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ناکۆکی کەوتە نێوان دوو پارتی سەرەکی هەرێم، پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان. دواتر وەک خۆیان دەڵێن وەک برا لەسەر 50 بە 50 ڕێککەوتن و حکوومەتیان پێکێنا. بەڵام شەڕی ناوخۆ و ناکۆکیەکانیان تەمەنی حکوومەتەکەی کەم کردەوە و هەرزوو حکوومەتی هەرێمێکی سێ پارێزگاییان بەسەر دوو حکوومەتی تردا دابەش کرد. هەر لە سەرەتای دروستبوونی حکوومەتی کوردیەوە لە هەرێمی کوردستاندا سیماکانی پێشێلکردنی سەروەری یاسا و پارێزگاریکردن لە بەرژەوەندیە حیزبەکان زاڵتر بووە بەسەر هەوڵەکان بۆ پێکێنانی دامەزراوە لە هەرێمدا. بەشێک لە چاودێران بەشێک لە هۆکارەکانی دروست نەبوونی دامەزراوە و نەبوونی سەروەری یاسا لە هەرێمی کوردستاندا بۆ چەند خاڵێک دەگەڕێننەوە. یەکەم، عەقڵیەتی شاخ لە نێو دامەزراوەکان. لەگەڵ سەرەتای دروستبوونی دامەزراوەکانی هەرێمدا پارتی وەکێتی پۆستەکانی بەڕێوەبردننی ئەو دامەزراوانەیان بەخشیوە بەو کەسانەی کە پێشتر لە شاخ سەرکردەی سەربازی و پێشمەرگە بوون. ئەمەش کاریگەری لەسەر چۆنێتی بەڕێوەبردننی دامەزراوەکان هەبوو. دووهەم، پەرلەمانی کارتۆنی. هەر لە سەرەتای یەکەم خولی پەرلەمانەوە ئەندام پەرلەمانەکان لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی حیزبەکان بوون و هەڵوێستی ئەوان دەبوایە هەڵوێستی مەکتەبی سیاسی حیزبەکە بووە. لە نێو مەکتەبی سیاسیشدا هەڵوێست و بڕیاری کەسی یەکەم. خول لە دوای خولی پەرلەمان ئەم نەریتە بەردەوام بوو، تەنانەت ئێستاش کە کادری ناوەندی حیزبەکان چوونەتە پەرلەمان، بەڵام بڕیاری مەکتەبی سیاسیە و لە نێو ئەوانیشدا بڕیاری تاکە کەس. سێم، حیزب لە نێو حکوومەت. لەگەڵ پێکێنانی هەر کابینەیەکدا سەرۆکوەزیر و جێگرەکەی وەزیرەکانی بە هەمان سیاسەتی حیزبەکەیان لە نێو حکوومەتدا جوڵاونەتەوە و هیچ کابینەیەک سیاسەتێکی یەکگرتووی نەبووە. تەنانەت هەر وەزیرە و هەوڵی داوە زۆرترین خزمەت بەلایەنگرانی حیزبەکەی بکات. ئەوەی حکوومەتیشی پێکێناوە خۆی بەخاوەنی حکوومەتەکە زانیوە. وەک لە کابینەی ئەم جارەشدا حیزبی پێکێنەری حکوومەت کە پارتی دموکراتی کوردستانە وەزیرەکانی گۆڕانی لە پۆستەکانیان دوور خستەوە، هەرچەندە ئەوە تەنها دەسەڵاتی پەرلەمانە. چوارەم، دەسەڵاتی دادوەری کارتۆنی. دانانی دادوەری دادگاکانی هەرێمی کوردستان لەسەر محاسەسەی حیزبیە و لە ئێستا و سەردەمی دوو ئیدارەیشدا پارتە سیاسەکان دادوەرەکانیان بە پێی تەسکیی حیزبی دامەزراندووە و ئەمە ژوای کردووە کە دادگاکان لە بەرژەوەندی باڵای حیزب بەکار بهێنرێت. NRT ویستی داوای یاسایی لەسەر حکوومەت تۆمار بکات لەسەر داخستنی ئۆفیسەکانی لە هەولێر و دهۆک، بەڵام نە پۆلیس و نە دادوەرەکانی هەولێر ئامادە نەبوون داواکە وەربگرن. پێنجەم، دامەزراوە ئەمنیەکان. لە هەرێمی کوردستاندا دامەزراوەیەکەیە بە ناوی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان، بەڵام لە بنەڕەتدا ئەم ئەنجومەنە تەنها ناوێکی کارتۆنیە بۆ کۆکردنەوەی دەستگای پاراستنی پارتی و دەستگای زانیاری یەکێتی. هەرچەندە ئەم دوو دەستگایە لە ژێر ناوێکدا کۆکراونەتەوە، بەڵام ناکۆچەکانی نێوان ئەم دوو دەستگایە و شەڕە میدیایەکانیان بەڕوونی لە میدیاکانی یەکێتی و پارتیدا ڕەنگی داوەتەوە. سەرباری ئەوەی هەرێمی کوردستان ماوەی 4 مانگە حکوومەتەکەی کۆنەبۆتەوە و سەرۆکی هەرێمی نییە و پەرلەمانەکەیشی لە ئێستادا پەک خراوە، بەڵام هیچ شتێک لە وەزعی کوردستان و دامودەستگاکان نەگۆڕاوە لە چاو 4 مانگ پێش ئێستا. ئەمەش بێبەهایی و ئازنزمی ئەم دامەزراوانە دەردەخات و نیشانی دەدات کە هەرێمی کوردستان نەک پاش 24 ساڵ نەیتوانیوە هەرێمێکی دامەزراوەی دروست بکات، بەڵکو وەزعی ئێستای لە هەندێک ڕووەوە وەک بەهای مرۆڤایەتی و ئازادی و مافی مرۆڤ و یەکتر قبولکردنەوە زۆر لە دوای 24 ساڵ پێش ئێستاوەیە و زۆر گەڕاوەتەوە دواوە و تازە بە تازە لە هەرێمی کوردستان پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێم پەک دەخرێن کە لە کاتێکدا لە گەرمەی شەڕی ناوخۆی نەوەدەکاندا باری حکوومەت و پەرلەمان لە ئێستا باشتر بوو. هەروەک بەشێک لە چاودێران وا دەڵێن بەمەش خەونی دروستکردنی دەوڵەتی کوردی ئەگەر لە گۆڕنەنرابێت ئەوە ڕەنگە لانی کەم بۆ دەیان ساڵی تر گەڕێنرا بێتە دواوە.